هۆکاری ئەو شکانی ئەو جارە هۆکارێکی تەکنیکی بوو تەنها وەختی خۆی دیارە قەفیسێک لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە لێدرا بوو ئەو قەفیسە هەروەشا بوو یانی هۆکارێک تەکنیکیە بەبێەوە هیچ دەستکاریەکە بیتن بەڵام ئەوەی هەفتەکەیت کە ڕوویدا بەڕاستی شکان بوو زەربەک بوو لە دەرێ بەهۆی خاوێنکردنەوە و گۆڕینی مەسارەکەی لە پێش ئەو شارانە زیاتر لە 18 هەتا پیسگەڕک دەبیتن وەکو باسیشت کرد نێوان 135 تا 140 ئەو گەڕەکانە هاوڵاتیانی شاری هەولێر لەو پرۆژێ ئاوی وەردەگرن و بەهۆی ئەوەی کەوازەوەکەشی تا فێنکە و خەزنی شەیە لە زۆربەی ماڵەکان بۆیە دەتوانانی برێن کێشەکان وەکو هاوین نییە کە گرفتی یەکسەر دروست بیتن بۆ هاوڵاتیان بۆیە دەتوانانی پاش چەند کاتژمێرێک کە ئاو دەگەڕێتەوە بۆ شاری هەولێر ئێستاکە کارێشکەمان هەیە پرۆژێکی استراتیزی پرۆژێ ئاوی هەولێر چارە کە بەتوانێت 25,000 متر سێزا لە کاتژمێرێکە ئەو پرۆژەیە توانای 25,000 متر سێزا لە ڕۆژێکدا لە کاتژمێرێکدا یەکسانە بە توانای هەر سێ پرۆژەکەی کە ئێستا هەیە و زیاتر لە 1180 بیریش کە ئێستا لە کارکردندانە بۆیە دەتوانین برین دەتوانین تەواوی ناو شەقامی 150 و ئەو شار و شارستکانی دەوروبەری هەولێرش کە دەکەونە ناو ماستەر پلان گشتی دەگرێتەوە پرۆسەی دیزانی تەواو بووە بە هیوای ئەوەی نەکەوە چ لە ڕێی وەبەرهێنان بی چ لە ڕێی قەرزێکی نێودەوڵەتی بیتن ینی ئەو سۆفت لۆنانەی کە پێی دەرێن یان ئەگەر حکوومەتی خۆشمان بتانیتن بودجێ بۆ دابین کاتن کارەکان جێبەجێ بکەین و بکەویتە بواری جێبەجێکردنەوە